هەژاری پاڵنەری سەرەکیە بۆ چوونە نێو گروپە تونڕەوەکان نەک ئاین. ئەمە ئەنجامی تازەترین راپۆرتی نەتەوە یەکگرتووەکانە سەبارەت بە هۆکاری پەیوەندیکردنی ئەفریقیەکان بە گروپە تونڕەوەکانەوە. پرۆگرامی گەشەپێدانی سەربەنەتەوە یەکگرتووەکان راپۆرتێکی سەبارەت بە هۆکارەکانی پەیوەستبوون با گروپە تونڕەوەکان لە ئەفریقا بڵاو کردەوە و ڕاوبۆچوونی سەدان کەسی لە 8 وڵات لەو بارەیەوە وەرگرتووە. ئەنجامەکان دەریان خستووە تەنها لە سەدا 17 ئەوانەی بەشداری ڕاپرسیەکەیان کردووە دەڵێن ئاین هۆکاری چوونانی و گروپە تونڕەوەکانە، لە کاتێکدا لە سەدا 40 دەڵێن هەژاری پاڵنەری سەرەکیە بۆ پەیوەندیکردن بۆ گروپانەوە. هەروەک راپۆرتەکە ئاماژەی بۆ کردووە خوێندن ڕۆڵی گرنگ لەم بابەتەدا دەگێڕێت. ئەو کەسانی ساڵانێکی زیاتر لە خوێندن بەردەوام دەبن ئەگەری پەیوەندیکردنیان بۆ گروپانەوە بە ڕێژەیەکی زۆر کەم دەبێتەوە. ئەنجامەکانی ئەم راپۆرتە گومان دەخاتە سەر ئەو بیر و باوەڕەباوەی کە پێی وایە ئاین هۆکاری سەرەکی پەیوەندیکردنە با گروپە تونڕەوەکانی نمونەی بۆکۆ حەرام و بزوتنەوەی گەنجانی سۆماڵ و لەقەکانی ڕێکخراوی ئەلقاعیدا. لە راپۆرتەکەی نەتەوە یەکگرتووەکاندا چاوپێکەوتن لەگەڵ 2200 کەس کراوە لە 8 وڵات کە ئەوانیش بورکینا فاسۆ و کامیرۆن و چاد و مالی و نەیجەر و نەیجیریا و سۆماڵ و سودانن کە گروپە جیهادی و گروپە تونڕەوەکانی دیکە لەم وڵاتانەدا چالاکن. لەو ژمارەی کە چاوپێکەوتنیان لەگەڵدا کراوە نزیکەی 1200 کەسیان پێشتر لە ڕیزی گروپە تونڕەوەکان بوون. لە سەدا 25 گوتویانە لە پێناو کار و بۆ بەدەستێنانی موچەیەکی ماگانە پەیوەندیان بەو گروپانەوە کردووە. ئەم هۆکارە بەراورد بە راپۆرتەکانی پێشوو بە ڕێژەی لە سەدا 92 زیادی کردووە. لە سەدا 22 بەشداربووەکانیش گوتویانە لە پێناوی ئەوەی لەگەڵ ئەندامانی خێزانەکانیان یاخود هاوڕێکانیاندا بمێننەوە. بۆیە چوونەتە نێو ئەو گروپانەوە، بەڵام پاڵنەری ئاینی بە پلەی سێیەم هاتووە کاتێک تەنها لە سەدا 17 ئەو کەسانە گوتویانە ئاین پاڵنەری سەرەکیان بووە بۆ چوونانی و گروپە تونڕەوەکانەوە. ئاکیم شتاینەر سەرۆکی پرۆگرامی گەشەپێدانی نەتەوە یەکگرتووەکان با ڕۆژنامەنووسانی گوتووە لە زۆرێک لە وڵاتان داهاتی کەم و نەبوونی هەلی کار و سەختی ژیان و بێهیوایی وا لە خەڵک دەکەن بە دوای دەرفەتی باشتردا بگەڕێن جا لە هەر لایەکەوە بێت. بە گوێرەی ئامارەکانی نەتەوە یەکگرتووەکان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا کوژران بە هۆکاری تیرۆرەوە لە سەرانسەری جیهان پاشەکشەی کردووە، بەڵام هێرشەکان لە بیابانی باشوور لە ئەفریقا بەراورد بە ساڵی 2016 دوو هێندە زیادی کردووە. هەر بە گوێرەی ئامارەکان لە نێوان ساڵانی 2017 بۆ 2021 زیاتر لە 4000 هێرش لەو 8 وڵاتی لە راپۆرتەکەدا بە نمونە وەرگیراون ڕوویان داوە. هێرشەکان بوونەتە هۆی کوژرانی نزیکەی 18400 کەس. لە ساڵی 2021 نزیکەی نیوەی هەموو مردنەکانی پەیوەست بە تیرۆر بە تەنیا لەم ناوچەیە بووە. زیاتر لە 1 لەسەر 3 ئەو ژمارەیە لە وڵاتانی سۆماڵ و بورکینا فاسۆ و نەیجەر و مالی بووە. ئاکیم شتاینەر بەرپرسەکەی نەتەوە یەکگرتووەکان هۆشداری دەدات کە لەم ساڵانەی دواییدا بیابانی ئەفریقای باشوور بووەتە کانگای توندڕەوی لە جیهاندا، بەڵام تەنها چەند وڵاتێکی کەم سەرنجاخستۆتە سەر ئەم بابەتە و جیهان زیاتر با کۆرۆنا و قەیرانەکانی کەشوهەوا و جەنگی ئۆکراینەوە سەرقاڵە. راپۆرتەکەی نەتەوە یەکگرتووەکان لە کۆتاییدا جەخت دەکاتەوە لە پێڕەوکردنی استراتێژیەتی خۆپارێزی تاوەکو خەڵک نەکەونە ژێر کاریگەری ئەو گروپانەوە، بۆوەش داوا دەکات کە چاودێری منداڵ بکرێت و گرنگی بە خوێندنیان بدرێت، هەروەها دووبارە ڕاهێنان بەوانە بکرێت کە لەو گروپە تونڕەوانە جیا دەبنەوە.